دەچینە تەوەری سێمی پرۆگرام. تەوری سێمی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی کە یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانی هەمیشەوە وەسف دەکرێت کە زۆر ئاکتیڤن، کاروبارەکانیان زۆر باش بەڕێوە دەڕوا. ئەمەش حتمەن بە هەوڵماندووبوونی هەم بەڕێوەبەرەکان و هەم فەرمانبەرەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە. میسالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی لێرێ. کاک سالار بەیانیت باش، بەخێربێ. بەخێراتی کاک سالار. حاڵین کە لێرەی. سپاس بامەتەبوون. با سەرەتا لەوە دەسەکەم بزانین ئێستا دۆخی کارەکانتان چۆن تێپەڕێ، بەتایبەتی ئەم ماوەی کە داوامی کارکردنتان یاخود کاتی کارکردنتان چۆتە دوانیوەڕوان و ڕەنگە هەندێک کاتیش وەکو لە زۆر لە دوانەکانی خۆتا باسێکی کاتی کارکردنەکانە تا شەوان درەنگیش تێپەڕێ. بەڵێ بێگومان پێش 3 مانگ پێش ئێستا کێشەیەک بۆ سیستەمی پاسپۆرتی عێراقی دروست بوو لە سەرانسەری عێراقا کە هەموو عێراق پێکەوە بە هەرێمی کوردستان و کاریانە کرد شەتداون نەبوو سیستەمەکە کوژایەوە. ناچار عێراق کرا بە 2 زۆنەوە، زۆنێک کە لە بەسڕەوە دەست پێکا تاک و کەرکووک کە دەوامیان بەیانانە و زۆنی دووەم لە هەرێمی کوردستان لە سەعات 2:30 دەست پێکات بۆ شەوێ بۆ سەعات 6 ئێوارە ئێمە بەردەوامین. ئەوەی خۆشبختانە دەرکەوت لە ماوەی ئەم 3 مانگەیە کە بۆمان دەرکەوت دوای وردبوونەوە لە کارەکان دەوامی ئێواران بۆ هاوڵاتیان زۆر گونجاوتر و باشترە. لەبەرەوەی پێشتر هاوڵاتیان بۆ نمونە خوێندکار بوون یا کارمەند بوون یا پیشەوەر بوون یا مامۆستا بوون، لە هەر بوارێکە کاریانە کرد سێتەکرد کاتژمێرە دوان مۆڵەتیان وەرەگرت و زەماتێکی کە ڕەنگە نتوانێت کاتێکی زۆر بێگومان. بەڵام ئێستا کە دەوامان ئێوارانە هیچ شتێکی نەماوە، ئیلتیزاماتێکی نەماوە، سترێسێکی نەماوە، خۆی خێزانیان پێکەوە دەستیەکەگرن و دێن و بە ئیسراحەت کاری خۆیانەکەن و ئێمەش لە خزمەتیانین. سەرەڕای ئەوەش سیستەمەکە لەبەر ئەوەی تەنها بۆ هەرێمی کوردستان کارەکات زۆر خێراترە و ئەبینین هاوڵاتیان زووترە بن بە خاوەنی پاسپۆرت ئێستا لەوەی بکە پێشتر کار. باشە دیارە بەڕێوەبەرایەتیەکە لە چەند شوێنێکی دیکە بنکەی هەیە بۆ تێپەڕاندنی کاروباری هاوڵاتیان. ئەمە تا چەندە کاراسانی لەسەر بەڕێوەبەرایەتیەکە دروست کردو و ئایا لە پلاندا لە داهاتوو چەند بنکەیەکی دیکە لە شوێنی دیکە بکەنەوە بۆ کار ئاسانیکردنی هاوڵاتیان؟ بەڵێ پێشتر پێش چەند ساڵە پێش ئێستا بۆ چوونێکە بوو لە هەرێمی کوردستان و لە عێراقشە بەڕاستی کەوا پاسپۆرت ئەبێ مرکزی بێ لە مرکزی شارەکانە هەبێ و هەموو هاوڵاتیان لە قەزە و ناحەکانەوە بێن بۆوێ. بەڵام لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبات تاڵەبانی کەوا بێ بۆ هاوڵاتی کارەکان ئاسان کرێ، پەیامەکان زوو بگا، خزمەتگوزاریەکان زوو بگا و بە ئاسانی بگا پێیان. ئەوە بوو بیرمان لەوە کردەوە کەوا ئێمە لە سنتەری قەزاکانیش یا لە ئیدارە سەربەخۆکانیش دایرەکانی پاسپۆرت بنیاد بنێن. ئەوە بوو لە پارێزگای هەڵەبجا، لە ئیدارەی گەرمیان، لە ئیدارەی ڕاپەڕین، هەروەها لە قەزای چەمچەماڵ لەوێش نووسینگەی پاسپۆرتمان کردەوە. ئێستا ئێمە لە سلێمانی 5 نووسینگەی پاسپۆرت یا 5 دایرەی پاسپۆرتمان هەیە. هاوڵاتیان بۆ نمونە لە چەمچەماڵەوە نایەن بۆ ئێرە، هەر لە چەمچەماڵ بۆ خۆیانە بن بە خاوەنی پاسپۆرت. باشە زۆر باسلەوا کرد کە لە ئێستا هاوڵاتیان نان پاسپۆرتەکانیان وەربگرنەوە. ئەم بابەتە بەکوێ گەیشت؟ هەرچەند لە زۆر لە لێدوانەکان تا باس سێواکێ وەرن پاسپۆرتەکانتان وەربگرنەوە چکە پێم وابێ دەگەڕێتەوە بۆ بەغداد. بەڵێ بەڕاستیەوەی کێشەیەکی گەورەیە. ئێمە لە کۆتایی ساڵە عادەتەن جەردی پاسپۆرت دەکەین. سیستەمی پاسپۆرت جەردی تیاکرێتەوە لە سەرانسەری ساڵە. ساڵانی ڕابردوو سەیرە کرد 500 پاسپۆرت 700 پاسپۆرتێکە مایەوە لەم کاتانەیە. بەڵام ئێستا ئەوەی تێبینیمان کردووە زیاد لە 6000 پاسپۆرتمان لایە. ئەمە هۆکارەکە ئەوەیەکەوە پاسپۆرتەکان تەواو بۆ ماوەیەکی زۆرە، بەڵام هاوڵاتیان نایان وەریگرنەوە. بۆیە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە بە فرسەتێکی باشە کەوا داوا لە هاوڵاتیان کەین بێن پاسپۆرتەکانی وەرگرتنەوە. وەرگرتنەوەی پاسپۆرت زۆر ئاسانە، تەنها هەوەیەک پێبێ باجێکی پێبێکە تۆ ئەو کەسێ کاتە زۆر لە نا کاتێکی زۆر کەمەبا لە قاتی یەک وەرەگریتەوە زۆر بە ئاسانی و زۆر بە خێراییش وەرەگریتەوە. بۆیە فرسەتە هاوڵاتیان بێن وەریگرنەوە چونکە نەک بەغدا بیباتەوە. ئەگەر بیباتەوە بۆ بەغدا ئەو کاتە بەڕاستی کێشە بۆ هاوڵاتیان دروستە بێت، ناڕەحەتێکی زۆران تووشە بێت. ئەوە چی بەدوای خۆیان هێنە بووی ئەمە وازح بێ بۆ بینەران بۆ کەسانی کە پاسپۆرتەکانیان لای ئێوەیە ئەگەر بۆ نمونە بگەڕێتەوە بۆ بەغداد شێوازی وەرگرتنەوەکەی شۆنە بیان ئەو گرفتێکە بۆ ئەو هاوڵاتی دروستە بێت چ گرفتێکە بێت؟
بێگومان پێش چەند ساڵێک ئەو کارە بۆ شێوەیە بوو پاسپۆرتەکان کاگەڕایەوە بۆ بەغا دوایی کە هاوڵاتیە هات سێرەکی پاسپۆرتەکەی لە ئێمە نەماوە لە بەغدایە ئەو کاتە وایە نووسراومان بۆ بکردایە و نووسراوەکە چووە هەولێر و لە هەولێرەوە بۆ بەغداد و دوایە گەڕایە و پاسپۆرتەکان وەختێکی زۆرێ ویست کاتە معاملاتێکی زۆر و کاتیش زۆر کاتیشی زۆر لەوانە دووسێ مام خایەنێ بەڵام لە جاتی ئەوەی کەەوە ئەو ناڕەحەتیان توش بێت ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی بێن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان هەر لەم بوارەشە ئەمێ ئاماژە بەوە بدەم لە سەرانسەری عێراقا لە دایرەکانی پاسپۆرت لە کۆتایی ساڵە جەردی ساڵانە ئاکرێ لە 25 مانگ 27 مانگ ئەو چەند ڕۆژە ئەخیر جەردی ساڵانە ئاکرێ بۆیە زۆربەی ساڵان چەند ڕۆژێک سیستەمی پاسپۆرت دایرەکانی پاسپۆرت داخرێ خەریکی جەردی خۆیانە بن بۆیە لەبەرەوەی سەری ساڵ وە جەژنەکانی سەری ساڵ بەڕێوەیە سێرەکەی هەندێک لە هاوڵاتیان بەنیازی گەشتکردنن یا پاسپۆرتەکانیان تەواو بووە یانێ وەریگرنەوە ئەگەر هات و کەوتە ئەو ڕۆژانەی کەوا پاسپۆرت داخراوە و جەردی ساڵانەی خۆیەتی لە کۆتایی ساڵە ناتوان ببن بە خاوەنی پاسپۆرت بۆیە هەر لە ڕێی بەڕێستانەوە ئەوانەی کە مەبەستی گەشتیانەیە پێش سەری ساڵ بڕۆنیان لە سەری ساڵە بڕۆن بانەی خەنە کۆتایی ساڵ چووکە لەوانەیە دایرەکانی پاسپۆرت داخرابێ ئێمەش پێشەوە جەر دەکەین چەند ڕۆژێک دەرخانەکەین بۆ جەرد بۆیە پێویستە ئێستا بێت لەم چەند ڕۆژێک کە ماوە پێش سەری ساڵ پێش 25 ئەبێ بێن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان یا ئەوەی پاسپۆرتیانەوە بێن دەری بێنن یا هیچ نەخۆشی هەیە فرسەتە بێت دەری بێنێ بۆ ئەوەی لەو کاتەیە نەکەوێتە ڕێژی ئەو پاسپۆرتە بگورە ڕێژی ئەو پاسپۆرتی کە لای ئێوەیە ئێستا چەندێکە زۆرە ڕێژەکە ئێمە 8,000 پاسپۆرت بوو پێش مانگێک بەڵام خۆشبەختانە ئێستا دابەزیەوە بۆ 6,000 و شتێک ئێستا 6,000 زیاد لە 6,000 پاسپۆرتمان لایە باشە کاک سالار بەردیاریکرایەوە لە کێوە دەستەکەن بە و جەردە لە برۆی هاوڵاتیان بتوانن بەکارەکانی خۆیان ڕابگەن و بێن ئەو پاسپۆرتانی خۆیان وەربگرنەوە کەوا تا ئێستا نەهاتوون خۆی بە تێکرا دیاری نەکراوە ساڵانە بەڵام بە شێوەیەکی گشتی لە 25 مانگەوە 25 احتیماری داخستنی دایرەکانی پاسپۆرت هەیە بە شێوەیەکی گشتی باشە لە ساڵانی ڕابردوش بوون ئەم کاتان ئەو ڕێژە زۆری پاسپۆرت دەمایەوە لە لای ئێوە یان هەر ئەم ساڵ بۆ شێوازە بەس ئەم ساڵ وایە ساڵانی ڕابردوو 500 پاسپۆرتێک 700 ڕێژەکەی زۆر زۆرە ینی جیاوازەکەی زۆر زۆرە 500 لەکوێ و 6,000 پاسپۆرت لەکوێ ڕێژەکەی زۆرە ئەوە بۆ کە ئەم ساڵە هاوڵاتیان زۆر پاسپۆرتیان دەرکردو یان لەکوێ بێگومان پاسپۆرت زۆر دەرهاتووە ئەم ساڵە بۆ نمونە تەنها لە مانگی 11 لە یەک مانگە کە 22 ڕۆژ داوامە چووکە جومعان و شەمان داوام نییە لەو 22 ڕۆژەیە 18,256 پاسپۆرتمان دەرێناوە بەڵێ دیارە کاک سالار وەک ئاگاداری نەماوەی ڕابردووە باستان لە بابەتێک کرد ئەویش بە ئەلکترۆنیکردنی پاسپۆرت ئەم بابەتە بەکوێ گەیشتووە چۆن کاری لەسەر کراوە بەڵێ ئەم بابەتە هەموو ڕێوشوێنەکانی تەواو بووە گرێبەستەکان تەواو بووە ڕەزامەندەکان تەواو بووە بەسمەوەتەوە ئەوەی کەوا دەست بە جێبەجێکردنی بکرێ ئەویش بڕیارەکە لایەن وەزارەتی ناوخۆوە درێ تەنها دەست بە ئیعازی جێبەجێکردنەکەنی فەرمانی جێبەجێکردنەکەمەوە ئەینا لەگەڵ شەریکەکانە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەیە هەموو ڕێشوێنەکان تەواو بۆ تەنانەت سمپڵیش چەندین سمپڵ لەو بوارە دروست کراوە و هەمووی تەواو بۆ هیچی نەماوە بەسمەوەتەوە فەرمانی جێبەجێکردنەکە ماوە و دوور نییە لە بیدای ئەم ساڵا دەست پێ بکرێ ئەویش بە هۆکاری ئەوەی کەوا ئەم سیستەمی ئێستا ئەوە بوو کێشەی تێکەوت و کرا بە دوو زۆن هێرانی کوردستان و عێراق بۆ زۆنێک بۆ ئەوەی کەوا بتوانێت کار بکات کەواتە ئەم سیستەمە بۆ خۆی ماندوو بووە کێشەی زۆری تێکەوتووە بۆیە ئێستا عێراق لە پەلی ئەوەیە کەوا لە ساڵی داهزەیە لە ساڵی نوێیە دەست بە پاسپۆرت ئەلکترۆنیک گۆڕانکاری بەسەر شێوازی ئەو داوامکردنی کە ئەگەڕێتەوە بۆ شێوازی کارکردنی سیستمەکە بۆ بوونی لۆدی زۆرە لەسەر سیستمەکە یاخود چییە کە بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان کاری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتەکان کراوەتە ئێواران بەڵێ بێگومان ئێکێ لە هۆکارەکان بوونی لۆدێکی زۆرە لەسەر سیستەمەکە لەبەر ئەوەی نووسینگەکانی پاسپۆرت زۆر کراوەتەوە بۆ نمونە بەس لە سلێمانی 5 نووسینگە هەیە لە هەولێر هەیە لە دووەکەیە لە شارەکانی کە هەیە ئەوە وای کردووە کە لە سەفارەتەکان لە دەروی عێراقەیە 65 نووسینگەی پاسپۆرت هەیە بە سەفارەتەکانی عێراق و بە شارەکانی عێراقەوە ئەمە لۆدێکی زۆری بۆ سیستەمی پاسپۆرت دروست کردووە هەروەها سیستەمەکەش پێویستی بە نوێکردنەوەیە بەڕاستی بۆیە بیلەوە کرایەوەکەوە یەکسەر سیستەمی پاسپۆرتی ئەلکترۆنی بێتەکایە و لەسەر سیستەمی پاسپۆرتی ئەلکترۆنی کار بکە ئەمە
کار ئاسانی زیاترەکە بۆ هاوڵاتیان ئەگەر بۆن بکرێ بە ئەلکترۆنی یان ئەوەی کە دەتوانێت ئەو لۆدە زۆری کە لەسەر سیستمەکە هێنەی هێڵێت بێگومان کردنی بە سیستەمی ئەلکترۆنی لە خازانجی هاوڵاتیانە لەبەرەوەی لە فڕۆکخانە و دەواازە سنوورەکان کارەکانیان زۆر خێرا بێتەوە ناچێت سرە بگرێ ڕیز بگرێت لە بەردەم چێکپۆینتی فڕۆکەخانەیە دەواازە سنوورەکە و چاوەڕێکە زابتەکە بیبینێ و مۆری بۆ بکات بەڵکو لەوێ جیهازێک دانراوە کەسی لێنە خۆتە چتە پێش جیازەکە و پاسپۆرتەکە لە ڕووی وێنەکەیە کەوا سیم کارتەکەی داخیتە سەر جیازەکە و خۆی دەرگا بۆ کاتەوە و مۆر ناکرێت لە مۆدووە پاسپۆرتەکە. کاکسالەر ئەو جیهازە لە خاڵە سنووریەکان وارووا لە فڕۆکەخانەکان بوونی هەیە ینی ئەبێت دابین بکرێت. بێگومان لەگەڵ دانانی سیستەمی نوێی پاسپۆرتە ئەو جیازانش لەلایەن ئەو کۆمپانیا بیانەوە هەمووی دابین نەکرێت. باش کاک سەلار هەمیشە نەرەتی کارکردن لە تاوی جیهان و هەڕێمی کوردستانیش بە شێوازێکی گشتی لە بانیان کار دەکرێت بەڵام ئێواران کارەکەن ئەمە ناڕەحەتی بۆ دروست نەکردون یاخۆ با بڵێن ڕاهاتون لەگەڵم شێوازی کارکردنە لە جیهانە تەنها ڕۆژانی پێنجشەممان فول داوامە بە ئێوارانیشەوە لەوەر ئەوەی ڕێوشێنێک بۆ ئەو کەسانە بدۆزرێتەوەکەوە بۆ نمونە خوێندکار بوون مامۆستا بوون کەسانی کە کەریان توانیوە بەیانان بێن بە ئێواران دێن بەڵام ئێستا لای ئێمە ئێواران ئەوەی تێبینیمان کردووە بۆ هاوڵاتی زۆر گونجاوە زۆر باشە بەڵام بۆ هەندێک لە ئەفسەر و کارمەندانمان ناڕەحەتە بە تایبەتی ئەوانەی مناڵیان هەیە مناڵی خوێندنگەکانیان هەیە ڕەوزەیان هەیە حەزانیان هەیە دایکەکان کاگەڕێنەوە سیرەکەی ئەو کاتە مناڵەکە گەڕێتەوە ماڵەوە ئیلتیزامێکی بۆ باوکەکە دروست کردو ئێستا باوکەکە ناچارە بە دیارەوە دانیشێت جاران دیوێکی باشیە کاکسەلەر بەڵە ڕۆیکی باشەیە بۆ ئەوی باوکەکەش فێر بێت چۆن خزمەت جێبەجێ بکە. بەڵێ کاکسەلەر ئەگەر بگەینەوە سەر بابەتی دیزایانی بە ئەلکترۆنکردنی ئەو پاسپۆرتکەوا بڕیارە لە ساڵی داهاتوە کاری لەسەر کرێت شێوازی دیزاینەکەی چۆنە پێشتر گفتوگۆ لەسەر ئەوە کراکە هەم فۆنتی کوردی بێ و هەم با بڵێن وێنەی پارێزگاکانی لەسەر بێت چۆن کار لەسەر ئەمە کراوە سەبارەت بە فۆنتی کوردی ئێمە گفتوگۆمان زۆر لەسەر کردووە و هەموو فۆنتەکانمان ڕێخستۆتەوە و نردومەنە بۆیان بە نووسراوی فەرمی و بە سیدی بۆمان نردوون ئەوە یەکلا بۆتەوە هەروەها جیاوازەکەی لەوایە لە دیزاینەکەیە تەمان هەمان پەڕێت چلوەشت پەڕەیە بەڵام پەڕەی یەکەمی کە زانیاریەکانی لەسرە ئەم پاسپۆرتە ئێستا سیرەکەی پەڕێشی نەرمە و کە عرەقە کاتەوە لە گیرفانەیە ئاوی بەرەکەوێت سیرەکەی تێکەچێت بەڕاستی لەبەر ئەوەی بە حەبر ینی مەرەکەبە دیسان وێنەکە و دیسان نووسینەکانی مەرەکەبە بەڵام ئەم دیزاینە تازەیە مەرەکەب نییە پەڕێشی کاربۆنی ڕقە وەکووانەی ئەوروپا هەروەها بە لێزەر هەڵکەنراوە یعنی دیسان وێنەکە و دیسان نووسراوەکان بە لێزەر هەڵکەنراوە بۆیە بە ئاویا بە عرەقتێک ناچێت و تەلەف نابێ بڕاستی و ناوەڕۆکەکەشی پەڕەکانی ناوەشی هەروەکو ئەم پاسپۆرتە نییە کەوا هیچی لەسەر نەبێ بەڵکو وێنەی شارێکی لەسەر وێنەی شارەکەی لەسرە بۆ نمونە لە سلێمانی وێنەی کەمپی نوێی سلێمانی لەسرە نێچە لە پەڕەکانی و هەروەها وێنەی دووەمی وێنەی شاری جوانی لەسرە وتێلی شاری جوانی لەسرە کاتانی بۆ نمونە ئەتوانین بڵین بۆ هەر شارێک بۆ هەر شوێنێک لۆگوی کەڵ دەبژێردرێت تایبەت بە شوێنەکە بۆ بۆ شاری سلێمانی تاوەری شاری جوانی هەیە تاوەری شاری جوان و کەمپی نوێی زانکۆش ئەو دوانێتە کاتە دوو شوێنی دیاری شوێنەکە چۆن بڕێر لەسەر ئەمەدرەوە ئەم شوێنان هەڵبژێردرێت ئەو بە هەمانگی لەگەڵ خۆتانە بۆ یا خۆت ئەوەی کە حکوومەت دیاری کردو بەڵێ ئەو بابەتە بەڕاستی ئاراستەی پارێزگای سلێمانی کرایەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوان لەوێ توانیان ئەو دوو وێنەی هەڵبژێرن دەست خۆشکاک سالار زۆر بەخێربێت ماندوومان کردی بە تەندروستێکی زۆر باشە بتوان کارەکانتان جێبەجێ بکەنەوە کەمیشە کە بۆ شێوازەوە سەف دەکرێن کە یەکن لە بەڕێوەبەرایەتی زۆر ئاکتیڤەکان کە هیچ کاتێک کاری هاوڵاتیانتان ڕانەگرتووە زۆر بەخێربێت بەخێراتی سپاس زۆر سپاس بۆ ئەمی سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کە جەنابیان ڕاستەوخۆ لێرە لەگەڵ ئێمە بوون